بەڵێ کاکە دەهام ئەلۆ زاوا کۆی چاوت باز دەکەم سەلامەت بی جێژت پیرۆز بی سعدی ئای لێت مبارەک بی ئەوە لە چی ئەوە لەسەر قەبرانم لۆ ئاگات لێنی لێیان باز نەکردی لۆ ئەتاسە ناشاریتەوە بابا بەس فاتحەک مایە فاتحی ئاخری دەخینین و دینەوە دە باشە زووەرەوە باشە درەنگە تەواو دە باش دی خواپس باشە دی باش خوافز والله داری لە بم دەکەم نییە دەمکوت هەتا سەعات هەشت بەس دەوت دەهام نییە ئەیا ڕۆێستا ئەڕۆی ئیشی زۆر شەیە ئەی نانوواڵکە ناخۆی لەگەڵمان جەژنی قوربانە دیمەوە باش ئەگەر ناتیتەوە کورە بابە والله دیمەوە ئەگەر ئەبڵە والله دیمەوە جانا من والله دیمەوە باشە ئەگەر نەهاتیتەوە ئەبڵا بەڵێ حەیرانێت درۆ لە من دیتە دەکەواتە حەیرانیان بم چاوەکانم جانەکانم ڕۆحەکانم هەر بەکاتی یعنی چەند نیو سەعات باشە جانە چیشتانیە بۆستە زانە کوڕەکە مەڵێکی یان لای بێژەنە خۆت هەروە هەزەبیت کاک سعدیان من بەگەمژەت زۆری نەرێ ها والله نییە یەکەزر لە لی بدەم نییە دەبینیە هەر دەدانە نییە بامەلای دەستم بەسراوە بەگرە ئەو چییە ئەو چیە ئەو خەریکەنی و عایلە تێک کورە باوێ بەختەوەری نەمانەوە عایلەی بەداخەوە بەسە تەواو بێدەنگ بەمەیکە بەشار زانە وەی لێ هاتی لەگەشتەکە شوا بە شەڕ دەکەی کاکە گیان قسەی خۆ بکە توێ وەڵڵا سادی خەدە لە ناوژێ کاکە هەر نامۆی شێت کردووە بەخوا هەرگێزار بم لێتە کاکە بڕۆ لە کۆڵمان بەرەوە بەڵام بەمەرجەوە احترامی خۆت بزانە مەرجەکەی چییە مەرجی چ بابا قسەت بۆکەم گوێت لە من بێ ئەڵێم بڕۆ قەینا بەڵام بەمەرجێ نای شتێ بخوێنە تەواو ڕاستە قسەکەی لۆ مشتی بەکرێ دەبم لۆ من ساری بەکرێ دەبم سیقە و نییە لۆ من دڕێلی بەکرێ دەبم کورە تو عەقلت لێیە یەکەمەوە سیقەیەکە دروست کردای بۆی نەگاتەم حاڵە باشە کاک باشە کاک تەسکەرە فەرموو تاخیرش نەبی ڕاستە چێشتانیە نابڕۆ ئولووە خۆت وا لێ دەکەی قابلە چۆن بم بەم جەژنە بەجێمێڵیت حەیرانی کاتەمەشام کاک وەختم بۆی داناوە نێتەوەی لە حاڵی جانا من ئەبڵە خوافیز نالە فەرم کورە فەرم کاک سعدی من دەبڕۆ جارە شەرێکی دۆزیەوە هەمووی خەتای ئێوەیە وەڵی وەک ئەو بووم پێم ئای بە سەلام لە خەڵکیشکەم ڕەفیقی من شووەکە و ئەوە شوەکەی من هەمووی خەتای ئێوەیە ئێوە لە هەموو شتێکی منە قساکەن دەکچم براکە و قسەی کردووە تەبعان گەورە قساکە بەس دێتەوە 100% دڵنیام زۆر تەسکەرم لێ سەنیەوە بە ڕاست ئەوە چییە؟ چییە؟ کارتی شاری یاریە یا ڕەبێ و دەستەی خۆش بێ ئەلێرە بۆی لێ کردیتەوە کوڕ بۆ تۆی خەڵەتە بەخوا بێ بیکەمە فیلم یەتەوانێشی بینی حیا و شەرەفی منە با میوانەکانی ژێرە و پیاوە نایەتەوە فەقیرە